شەوی رابردوو فرۆكە جەنگیەکانی توركیا بە بیانوی چەكدارانی پەكەكە دەڤەری برادۆستیان بۆردومان کردو ئۆتۆمبێلێکی مەدەنی کرایە ئامانج و هاوڵاتیەکی مەدەنی گیانی لەدەستدا. اسحان چەلەبی بەرێوەبەری ناحیەی سیدەكان بە پەیامی راگەیاند. شەوی رابردوو فرۆكە جەنگیەکانی توركیا سنووری ناحیەی سیدەكانیان بۆردومان کردو. هەریەکە لە گوندەکانی مێرگەڕەش و چنارک کەوتنە بەر بۆردومانەکە. بەو هۆیەشەوە دوو ئۆتۆمبێلی چەكدارانی پەكەكە کرانە ئامانج و كوژران و برینداریان هەبوو. بەرێوەبەری ناحیەی سیدەكان وتیشی هاوکات ئۆتۆمبێلێکی جۆری نیسان پەترۆڵ لەلایەن فرۆكە جەنگیەکانەوە کرایە ئامانج و هاوڵاتیەک بە ناوی هیمداد عوسمان شەهید بوو کە خێزاندارە و مناڵێکی هەیە. لە ماوەی ساڵانی رابردوودا 52 هاوڵاتی دەڤەری برادۆست تاکو ئێستا بەهۆی بۆردومانی فرۆكە جەنگیەکانی توركیا گیانیان لەدەستداوە، بەدەیانی تریش بریندار بوون.